دەم باش تەماشەبەندێنیجا بێگومان ئەمە سێ ڕۆژە بە چڕی هێرشەکانی هێزی پێشمەرگیە کوردستان لە چانقۆڵێکەوە بۆ سەر چەکدارانی داعش دەست پێ کردووە لە سنووری پارێزگای کێرکۆکی لە هەمان دەمدا لە سنووری پارێزگای مووسڵ لە میحوەری شنگال و زمار و چەند ناوچەیەکیش دوێنێ کۆنتڕۆل کردنەوە ڕەبیع و چەند گوندێکی تر لە دەوروبەری کێرکۆک لە هەمان کادا لە میحوەری شنگال و ئەو ناوچەیە ئەم هێرشانەی ئێستا هێزی پێشمەرگیە کوردستان چون لێکردنەوە وەکو حتا وتەبێژی وەزارەتی پێشمەرگیش ئەڵەیە کە ئەمە لە هەمان کادا بۆ ئازادکردنی ئەم ناوچانە بۆ زەختێکە لەسەر چەکدارانی داعش بۆی ئەو زەختەی لەسەر کانتۆنی کوبانێ ئەم زەختە کەم بکرێتەوە لە ئێستادا شێوەی ئیدارەدانی هێزی پێشمەرگیە کوردستان و ئەم جەپانە و کاریگەری ڕزگارکردنی ئەم ناوچانەی بۆ نمونە شنگال کە بەدەیان هزار خەڵکی شنگال ئاوارەی ناوچەکانی تری باشوور ڕۆژئاوا و باکووری کوردستان بوونە لە هەمان دەمدا بە سەدان کەس زۆر ئەمار هەیە ئالێ بە هەزاران کەسی ئێزدی ئێستا وەکو بارمتە لەلایەن چەکدارینەی داعش ماونەتەوە ئان دەست بەسەر کراون بێگومان زۆر پرسیتریش لە چارچەوەی ئەمڕۆ ماڵە تایبەتە ئاراستەی میوانمانەکەین کە بێستون فایق ئەندامی پەرلەمانی کوردستان لەسەر فراکسیۆنی گۆران لە ستودیۆکانمان لە هەولێر هەروە لە سلێمانیش فاروق عەلی ئەندامی سەرکردایەتی کۆماڵی ئیسلامی هەیە یەکەم جار لە بێستونەوە دەست پێکەین کاک بێستون ئەم کاتە و باش هێرشەکانی ئێستای پێشمەرگە کە بە چڕی لە چەند ناوچەیەکەوە بۆ سەر چەکدارانی داعش دەست پێ کردووە خوێندنەی بەڕێستان بۆ ئەمە بەڵێ ئەم کاتتان باش کاکە کار سڵاو بۆ ئێوە سڵاو بۆ بینەرانی بەڕێزی NRT لە ڕاستیدا هێرشەکانی ئێستای پێشمەرگە لە ناوچە جیاوازەکانی کوردستان کە ئێوە بۆ خۆتان دەزانن دەوروبەری نزیکیان کەمتر لە 1000 کیلۆمەتر ئێمە حدودی شەڕمان لەگەڵ ئەم هێزە نەخوازراوە تازەیەدا هەیە کە داعشە گۆڕانکاری لە تەکتیکی هێزەکانی پێشمەرگە یان گواستنەوە لە قۆناغی بەرگریکردنەوە بۆ هێرشبردن تەحولێکی باشە لە تەکتیکی هێزەکانی پێشمەرگە و فەرماندەی هێزە چەکدارەکان و وەزارەتی پێشمەرگە لە هەرێمی کوردستان و ئێمە بە هەنگاوێکی باشی دەبینین ئەمە چەند خاڵێکی ئیجابی تێدایە بەنسبەت بارودۆخی ئێستا هەرێمی کوردستان و بارودۆخی ناوچەکانی دیکەی خوشک و برا کوردەکانمان لە کۆبانی و ئەو سنوورانە کە بۆ خۆتان دەزانن ئێستا ئەوان لەژێر زەختی یان گەماروی هێزە چەکدارەکانی داعشدان گۆڕانکاری لە ئەدای کاری پێشمەرگە لە بەرگریەوە بۆ هجوومکردن لەسەر ئاسی ناوخۆی هەرێمی کوردستانیش دیسان کاریگەری هەیە گە بیرتان بێ کاکە کار ئێمە وەکو لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان لە مانگان چەند مانگی ڕابردوو کە ئێمە راپۆرتمان هەبوو لەسەر دۆخی ئاوارەکان یەکێک لەو خاڵانەی کە بە گرنگیەوە باسمان کردبوو بۆ باشکردنی وەزعی ئاوارەکان لە هەرێمی کوردستان ڕزگارکردنی ناوچەکانیانە واتە مەرحەلەی یەکەمی کارکردن لەسەر دۆخی ئێستا هەرێمی کوردستان کە قەرەباڵغێکی زۆری لەسرە کە زەختێکی زۆری لەسرە کە ژمارەیەکی زۆر ئاوارەی خوشک و برا ئێزیدیەکانمان خوشک و براکانمان لە ناوچەکانی تر تەنانەت لە عەرەبەکانیش کە بەسەر هەرێمی کوردستانەوەن و ئیداری هەرێمی کوردستان دەڵێ من دەرەقەتی ئەمانە نایم باشترین چارەسەر بۆیان گەڕانەوەیانە بۆ زێدی خۆیان گەڕانەوەیانە بۆ شوێنەکانی خۆیان واتە ئەم هەنگاوەی پێشمەرگە قارەمانەکانی کوردستان کە خۆی دەبینێتەوە لە ڕزگارکردنی ئەو ناوچانی کە پێشتر داعش دەستی بەسەرداگرت و خەڵکەکە و دانیشتوانەکەی ئاوارەی ناوچەکانی هەرێمی کوردستان بوون هەنگاوێکی باش دەبێت بەنسبەت ئیدارەکانی دهۆک سلێمانی گەرمیان و شوێنەکانی بەڵێ کاک بێستون ژمارەیەکی زۆر ئاوارەی تێدایە بەڵێ ئەکە لە ڕەوانگی دیکەوە سیرکەین ئێستا هاوپەیمانی دژە تیرۆری نێودەوڵەتی بە سەرکردایەتی ئەمریکا چەند وڵاتێکی جیهان ئەمڕۆژ بریتانیا بێگومان بە فعلی هێرش ئاسمانیەکانیان بۆ سەر مولگەکانی داعش لە عێراق دەستی پێ کردووە ئێستا هێرش ئاسمانیەکانی چەند وڵاتێک حتا وڵاتانی عەرەبیش هەیە بۆ سەر سووریا بۆ سەر مولگەکانی داعش لە هەمان کادا بۆ عێراقیش بۆ سەر مولگەکانی داعش بەردەوامە هێرش ئاسمانیەکان هێرشە زەمینیەکانیش هێزی پێشمەرگەی کوردستان ئەم هێرشانە دەستی پێ کردووە ئەمە تا چەند کاریگەری ئەوەی هەیە کە فعلەن هێزی پێشمەرگەی کوردستان لە چارچێ ئەم هەو پەیمانێتیە نێودەوڵەتیە ڕۆڵێکی کارا بگێرێ لە ڕاستیدا کاکە کار کە سەرەتای هێرشەکانی داعش دەستی پێکرد بۆ ناوچەکانی هەرێمی کوردستان هێزی پێشمەرگە هێزێکی بێپشت و پەنا و پاڵپشت بوو جگە لە خەڵکی کوردستان جگە لەو قودرەتەی کە خۆی هەیبوو لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا هیچ شتێکی تری بەدەستەوە نەبوو هیچ پشتیوانێکی تریشی نەبوو و توانایەکی باشی هەبوو تا ڕادەیەک توانی بەشێکی زۆر لە ناوچەکانی کوردستان بەشێکی کەم بکەوێتە دەست هێزەکانی داعش ئەم پشتیوانیە نێودەوڵەتیە بەرفراوانە بۆ ڕوبەڕووبوونەوەی داعش ڕاستە پشتیوانیەکی نێودەوڵەتیان هاوپەیمانیەتێکی نێودەوڵەتیە بۆ لێدان لە تیرۆر بۆ پاراستنی بەرژەوەندی ئەو وڵاتانە خۆیانە بەڵام لە دەرەنجامیشدا ئەمە پشتگیریەکی باشی سەربازی پشتگیریەکی باشی مادی و معنەویە بۆ خەڵکی کوردستان و بۆ هێزی پێشمەرگە واتە ئەم هێرشانەی ئێستای پێشمەرگە بۆ سەر مۆڵگە و
پێگەکانی چەکدارەکانی داعش کاریگەری باشی دەبێ و ئەو پشتیوانیە نێودەوڵەتێشی کە هەیە و کە زۆنابێت ناورد برد ئاسمانی و زەمینی ئەوە کاریگەری باشی دەبێ بێگومان سەرکەوتنەکان لە بەردەم هێزەکانی پێشمەرگەی کوردستان ئاسانتر دەکاتەوە. بەڵێ ئێستاشین لای میوانمان فاروق علی ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی لە شاری سلێمانی. کاک فاروق ئەم کاتەوە باش ئەو هێرشەکانی ئێستای هێزی پێشمەرگەی کوردستان بۆ سەر چەکدارانی داعش لە زۆر ناوچە لە کوردستان بە تایبەتی ئەو ناوچە کوردستانیانەی کە پێشتر لەلایەن چەکدارانی داعش کۆنتڕۆل کرابوون کە هاوکاتە لەگەل هێرش ئاسمانیەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش. خوێندنەوەی بەڕێستان بۆ ئەم زەمەنە ئەم تەوقیتە بە تەحدید کە هاوکات لەگەل هێرش ئاسمانیەکانی هاوپەیمانان هێزی پێشمەرگەی کوردستانی شێرشەکە. بەڵێ. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سوپاس بۆ جەنابتان. سەرەتا داواکارم لە خۆی گەورە کە شەهیدەکانی هێزی پێشمەرگە بە شەهید قبول بکات و بریندارەکان بە زووترین کات چاک ببنەوە. دیارە من لە سەرەتای بەرنامەکەتانەوە ئاگام لێ نەبووە کە تەوەرەکان باستان لە چی کردووە، بەڵام بۆ وەڵامی پرسیارەکەی جەنابتان دیارە ئەگەر پشتیوانی هێزەکانی هاوپەیمانان نەبووایە لە بەرامبەر هێزەکانی داعش بۆ هێزی پێشمەرگە لەوانەیە هێزی پێشمەرگە نەیتوانایە بەو شێوازەی کە ئێمە بینیمان لە سەرەتای پەلەمارەکانی داعشەوە نەیتوانایە بەرهەڕستکارێکی باش بێت. بەڵام تەوقیتی هاوکاریەکانی هێزەکانی هاوپەیمانان بە تایبەتی لە ڕێگەی فڕۆکەکانەوە هاوکارێکی زۆر باش بوو بۆ هێزی پێشمەرگە وەتوانی گورزی کاریگەر لە هێزەکانی داعش بۆشێنێەوە جم و جۆڵ و پەلامارەکانی ئەوانی تا ئەندازەیەکی زۆر ڕاگرتووە ئەوان ئێستا لە حاڵەتی بەرگریان ناتوانن هیچ هێرشێ بکەنە بۆ سەرهێزی پێشمەرگە و ناتوانن سنوورەکانی هەرێمی کوردستان جاریکە لە ژێر ترسی هێرشەکانی ئەوان نەماوە. بەڵام ماوەتەوە سەر ئەوەی پێشمەرگە چەندێک بۆ هێرشەکانی خۆی سوود لە فڕۆکەکان و سوود لە هاوکاریەکانی هاوپەیمانەکان وەردەگرێ چۆن بتوانن پلان و هەنگاوەکانی هێزی پێشمەرگە بە شێوەیەک بێ بە کەمترین زەرەر بە ڕشتنی کەمترین خوێن لە پێشمەرگە قارەمانەکانی هێزی پێشمەرگەی کوردستان بە کەمترین زەرەر بتوانن ئەنجامی باش بەدەست بێنن. ئەمەش دەکەوێتە سەر پلان و بەرنامەکانی وەزارەتی پێشمەرگەوە کەواتە کاک بەڵێ هێزی پێشمەرگە. بەڵام بەش بەڵێ کاک فەرۆق وەکو بوو بەرەستان کە تەوەریە مەش تایبەتە لە سەر هێرشەکانی هێزی پێشمەرگە بۆ سەر چەکدارانی داعش ئەگەر پرسیارێکی دیکە بکەین لە ئێستادا کە یارمەتیەکی سەربازی باشی هێزی پێشمەرگەی کوردستان دەکە بوو نمونە بولگاریاش بە 3 میلیۆن یۆرۆ هاوکاری سەربازی بۆ هەرێمی کوردستان ناردووە. ئەم هاوکاریە سەربازیانەی کە بە هەرێمی کوردستان دێت بەڕای تو چی بکرێت بۆی هێزێکی پێشمەرگە هێزی پێشمەرگە بە شێوەیەکی ڕابهێنرێ بە شێوەیەکی تەوزیف بکرێت بە شێوەیەکی تەسلیح بگرێت تەدریب بکرێت کە بتوانێت وەکو خۆت وتی بە کەمترین زەرەر بتوانێت ڕوبەڕۆی ئەم هەموو تەحەدانە بێت. وەکو خۆت دەزانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی عێراق چەندین گرۆپی تونتراو بە ناو نیشانی جیاواز دێن و ئەڕۆن و دێن و تەجدید دەبنەوە. بەڵێ بەڵێ بێگومان بەردەوام تەدریب لە ڕشتنی خوێن کەمتر دەکاتەوە تا چەندێک تەدریب بکرێت چەندێ هێزەکانی پێشمەرگە ڕابهێندێ لەسەر شێوازی دیفاعکردن لەسەر شێوازی هێرشکردن ئەوەنە قوربانیەکان کەمترە بنەوە چونکە دەبێت ئێمە نابێ ئەوە لە پێشاو نەگرین. کەسێک کە شەید لەبێت لە ناو ڕیزەکانی هێزی پێشمەرگە لەلایەکەوە باوکە لەلایەکەوە برایە لەلایەکەوە مامە یعنی کوڕە ئەبێ ئێمە ئەوە لە پێشاو بگرین چۆن کەمترین خوێن بڕژێ چۆن کەمترین قوربانیدان بکرێ. ئەمەش وەکووتم بەوە دەکرێت دەبێت تەدریب بکرێ ڕاهێنان بکرێت لە ناو هێزەکانی پێشمەرگە ئەمەش بە ڕۆژ و دوڕۆژ ناکرێ ئەو جۆرە چەکانی کە دەهێنرێنە ئێرە. بەڵێ ئێستا پێشمەرگە لە ئەڵمانیا تەدریب دەکەن و ڕادەهێنرێن بەڵام ئەمە چۆن کارێ بکرێت تا ئەوانە ڕادەهێنرێن زەرەری پێشمەرگە کەمتر بکرێتەوە. من پێم وایە دەبێت پلانی وەزارەتی پێشمەرگە بە شێوەیەکی وابێ ناکرێ ئەمە وەکو جارانی ڕابردوو کاتێکە لە کاتی پارتیزانیا هێزی پێشمەرگە کاتێکە لە ڕەبیەک لە ڕەبیەکانە جاشی تیا بۆ یان سەربازی ڕژێمی تیا بووە لەوانەیە خەڵقێکی تیا بوو بێ هاوکاری کردبن ئەم هاوکاریە هۆکارێک بوو بێت لە کاتی ڕەبیەگرتنێکە کەمترین زەرەر لە هێزی پێشمەرگە کەوت بێ. بەڵام ئێستا نەبێت لە پێشەومان ئەوە نەخوێنینەوە کە لە بەرامبەری هێزی پێشمەرگە هێزی داعش هەیە هێزی داعش لەوانەیە چاوساغی هێزی پێشمەرگە نەبێت لە ناویانە بۆیە باشتر وایە پێش هەر پەلاماردانێک شناسایی ئەو مەنتیقە بکرێت چاودێری بکرێت
لە پێشا تێمی ئاگادارکردنەوە بنێرێ بۆ ئەو شوێنانە لە نزیکەوە چاودێریان بکەن بۆ ئەوەی لە کاتی پەلامار و هێرشەکانە کەمترین زەرر بدرێ بەداخەوە ئەوەی کە ئێمە لە نزیکەوە چەند قسەکردن لە ئێرەوە جیاوازە لەوەی کە ئێمە لە ڕووی مەیدانیەوە ئێستا فەرماندەکانی هێزی پێشمەرگە لە ئێمە باشتر لە ڕووی مەیدانیەوە بارودۆخەکە دەزانن بەڵام ئێمە هەر قسەیەکیش بکەین بۆ ئەوەیەکەوە کارەکانی هێزی پێشمەرگە باشتر بن و بە کەمترین زەرر هەنگاوەکان بنێن من بەداخەوە چەند گردە ڤیدیۆیەکا بینیومە ئەگەر ئێمە سیر بکەین لە تەواوی شەڕەکانی ڕابردوو ئەگەر بگەڕێنەوە بۆ جەنگی جیهانی یەکەم کاتێک کە کەسێ بریندار دەبێ لەسەر نەقالەیەک 4 کەس کە تیمی تایبەتی تەندروستین هەڵی دەگرن بۆ ئەوەی کەمترین زەرەری لێ بکەوێ من شەوی ڕابردوو گردە ڤیدیۆیەکم بینیوە پێشمەرگەیەک بریندار بووە 4 کەسەر 4 پەلیان هەڵگرتووە لەوانەیە برینەکەی ئەوە عەزیەتی نەدابێت لە کاتی گواستنەوە کە ئەوە عەزیەتی پێدەگا بۆیە پێم وایە هێزی پێشمەرگە بۆ ئەوەی کە کەمترین زەرەری لێ بکەوێ لە ڕووی لۆجستی و ڕاهێنان و تەواوی میکانیزمەکانی ڕاهێنانەوە پێویستی بە هاوکاری بەخۆدا بەڵێ ئەمەکێک لە پرسیارەکان کاک بێستۆنەک و کاک فاڕۆقوتی شێوەی ئیدارەکردنی میحوارەکانی هێزی پێشمەرگەی کوردستان دابینکردنی پێداویستیەکان بوویان بۆ نمونەیەکی هێنا پێشمەرگەیەک بریندار بووە لەلای هەندێک هاوڕێ پێشمەرگێکیەوە هێناوەتە دەرەوە هێناوەتە بۆ شوێنێکی تایبەت ئەگەر ئەمە تیمێکی نۆژداری تایبەت بێت کە بتوانێت چون تەعامل لەگەڵ بکات چون هەڵی بگرێ چون برینەکەی بەرچاو بکرێت تیمار بکرێ قسەکانت بامە چێ بەڵێ لە ڕاستیدا کاکاری کاک فاروق ئاماژەی بە هەندێکی کرد هەرچەنە ئێمە مەیدانیان لەوێنین ڕەنگە ئەوەی باسی دەکەین یان ئەوەی باز دەکرێت زۆرێکی تر بێت کە ئێمە خوێندەوەی بۆ بکەین بەڵام بەگشتی وەزعی پێشمەرگە وەزعێکی زۆر باش نییە وەزعێک نییە بە دڵی هەمومان بێ ئەم شەڕی داعش و ئەم دۆخە نەخوازراوە نەبووایە ڕەنگە ئێمە وەزعی پێشمەرگەمان بەو شێوەیە نەهێنایەتە پێشەوە بەرباس و قسەکردن بەرحاڵ ئەم وەزعی داعش پێشمەرگەی بیر هەمومان خستەوە و بۆ خۆشتان دەزانن ئەگەر من بابەتە شێعەکەی باس بکەم لە چەند مانگی ڕابردوو چەند بڕیارێک لە پەرلەمانی کوردستان دەرچوون تایبەت بە باشکردنی وەزعی پێشمەرگە بەڵێ پێشمەرگە لە بەرەکانی جەنگە پێداویستی سەرەتاییان نییە لە ڕووی تەندروستیەوە کەم لە ڕووی خۆراک و جلوبەرگی سەربازی و کەرەسەی سەربازیەوە ئەوان لە ئاستی پێویستدانین پێشمەرگە قارەمانەکان خۆیان قارەمانن خۆیان مرۆڤی نیشتیمان پەروەرن خۆیان دڵسۆزن ئێمە دڵنیاین کە تا دواساتی ژەکە بە یەکەی ئەوان گیانی خۆیان بەخت دەکەن بەڵام بەداخەوە ئەو پاڵەوانێتی و ئەو قوربانیدان و ئەو ئازایەتی ئەوان ڕەنگە کەرەسەی پێویستی ئەو تۆی لەبەردەستانە بێ کە بتوانن مقاومی پێ بکەن کە بتوانن بای ئەوە بێ بۆ خۆتان دەزانن لە ماوەکانی ڕابردوو پێش ئەوەی هاوپەیمانان و وڵاتانی گەورەی جیهان بێنە سەرخەت و هاوکاری پێشمەرگە بکەن وەزعی پێشمەرگە لە چ دۆخێکدا بوو ئێستا دەوترێت کۆمەڵێکی باش چەک و کەلوپەلی سەربازی گەیشتووە بەڵام ئایا بەسەر بەرەکانی شەڕادا بەشکراوە یاخودنە ئەوە گەیشتووە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی بەڵێ وەزعی پێشمەرگە لە بەرەکانی جەنگ بەدڵی هەمومان نییە لە ڕووی تەندروستیەوە کەم و کورتی هەیە لە ڕووی خۆراک و پێداویستی دیکەی ژیانەوە و لە ڕووی ئەو پێداویستیانەی کە شەڕگەکان سەربازگەکان هەر قواتێکی نیزامی سەربازی لە جیهانە ئەمانە پێویستیانیان لەبەردەست نییە بەڵام کاک بێستون لە کوردستانە نە ئەزمەی اقتصادی هەیە نە دوورپێچێکی ئابووری لەسەر هەیە نەکێم و کاسی لە مەسەلەی کەلوپەلی تەندروستی کەلوپالی خوراکێ بۆ ئازی پێشمەرگە لە جەپەکان باش ناکرێ لە ڕاستیدا کاکەکار لە کوردستانە ئەوانەی کە جەنابەت باس کرد هەمووی هەیە ئەزمەی دارایی هەیە بڵێ ئێمە لە قەیران داین حکوومەت پارەی نییە لەگەڵ بەغا وەزعمان لەو دۆخەیە کە دەیبینی لە ئاستی ناوخۆش بەو دۆخەیە کە دەیبینی دەکرێت بڵێن ئێستا وەزعی هەرێمی کوردستان لە وەزعێکی خراپدایە ینی من وای نابینم وەزعی زۆر باش بێ بەڵێ وەزعی هەرێمی کوردستان لە قەیراندایە بەڵێ من پێم وتی ئەم وەزعی داعش پێشمەرگەی بیر هەمومان خستەوە ئەگەر ناخۆ زەرور بوو ئێمە لە 20 ساڵی ڕابردوودا ئێستا هێزێکی ئەوەندە تۆکمەمان هەبوایە نەک داعش مامۆساکانی داعشیش باتنایە دەرەقەتی پێشمەرگە ناتنایە پرسێکی دیکە بێستۆنەوەکو پەرلەمانی کوردستان زۆر جا چاودێرە سەربازیەکان ئاڵێن لەبەر ئەوە ئەم ناوچەیە ناوچەیەکی هەموو بە تایبەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەموو کاتێک شەڕۆشوقی تایە پێویستە خزمەتی سەربازی ئیلزامی هەبێ هەگەر نەشبێ بوو چەند مانگێکیش بێ بۆەوەی خەڵکی کوردستان گەنجەکان ڕەبێنرێ هەریش نەبێ چون سیلەح بەکار بێنرێ بەڕای تو تا چەند ئێستا واقعی هاتووە کە خزمەتی سەربازی ئیلزامی لە کوردستان هەبێ ئەگەر تەحدیدیش بێ یعنی بەگشتی سیستەمی سەربازی لە هەرێمی کوردستان پێویستی بە گۆڕانکاریە سیستەمی سەربازی سیستەمی دیفاع لە نیشتیمان کە لە شوێنانی دیکە وەزارەتی دیفاع و ئێمە وەزارەتی پێشمەرگەمانی و پێشمەرگە قارەمانەکان تەمسیلی ئەو فئەیە دەکەن پێویستی بە گۆڕانکاریە لە خواری خوارەوە تا دەکاتە سەرەوە بۆ خۆتان دەزانن هێزەکان چەند هێزێکی تایە چەند ڕەنگێکی جیاوازی تایە هێزەکان بەسەر چەند بەرە و بەسەر چەند لایەنێکا دابەش بوون
هێزەکان یەک مەرجعی بڕاردانیان نییە، یەک مەرجعی ئەمر وەرگرتنیان نییە، دابەش بوون بەسەر چەند شوێنێکدا موچە و پێداویستەکانی ژیانیان بەراورد بە فەرمانبەر و موچەخۆرەکانی تری دەوڵەت لە ئاسێکی زۆر نزم و کەمدایە. لە کاتێکدا بۆ خۆتان دەزانن لە وڵاتانی دنیا پارێزەرانی نیشتیمان ئەوانی کە سەربازن و حدودی نیشتیمان دەپارێزن ئیمتیازات و مافیان لە چه ئاسێکدایە. هەموو ئەمانە پێویستی بە گۆڕانکاری هەیە. لە زمنیشیدا سیستەمی سەربازی بە گشتی ئەوەی کە جەنابەت باس دەکرێت یان دەکرێتە سیستەمی سەربازی ئیلزامی یان شێوەیەکی تر، بەڵێ بە هەمووی پێویستی بە گۆڕانکاریە و من لێ نەشارمەوە ئومێدم وایە لە ماوەی ئەم 4 ساڵەدا گۆڕانکاریەک لە وەزارەتی پێشمەرگەیان هەیکەلی سەربازی هەرێمی کوردستان کە وەزارەتی پێشمەرگەیە بکرێت. بەڵێ بەڵێ کاک فاروق پرسیاری ئێمەش بۆ بەرەسانەوەیە وەکو ئەم کاک بێستون وەکو ئەندامی پارلەمانی کوردستان باسی ئەوەکە کە ئیشکالیات هەیە لە چونیەتی ئیدارەکردنی هێزی پێشمەرگەی کوردستان. هێزی پێشمەرگە بە تایبەتی لە وڵاتێکی وەکو وڵاتی خۆمان کە هەموو کاتێکی تهدیدی لەسرە تا چەند گرنگە احتیمامێکی جدی بە منزومەی دیفاعی هەرێم بدرێ و ئەم شێوە ئیدارەکردنای کرد بەم شێوە کە خۆی باسەکە ئیشکالەتی تایبێت تا چەند گرنگە گۆڕانکاری لەسەر بکە کە گۆڕانکاری لەسەر نەکرێت چەند دەعمی سەربازی ئەمڕۆی هاوپەیمانان هەیە سبەی نایکرد نەبێت ئەو کاتە چیەکرێ. بەڵێ بەداخەوە لە پاش تەشکیلکردنی کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو کاتێک کە وەزیری پێشمەرگە کەسێکە کە بەدەرە لە هەردوو حیزب کە تا ئێستا کاروبارەکانی هێزی پێشمەرگیان بەدەستەوە بووە، ئەم وەزیری پێشمەرگە بەڕێزە پێویستی بە زەمانێک بوو کە بتوانێت تەشکیلاتێکی نوێوە هەیکەلێکی نوێ بۆ وەزارەتی پێشمەرگە دابڕێژێ. بەڵام بەداخەوە کاتەکە زۆر نائاسایی بوو لەگەڵ دەست بەکاربوونی ئەو ئێمە ڕوبەڕووی شەڕێکی ناهەموار بووینەوە، بۆیە لە کاتی ئەنجامدانی ئەم شەڕا ناتوانرێت بە دوو ئاڕاستە ئەم کارە بکرێت، شەڕ بکات و بتوانێت هەیکەلی بەڕێوەبردننی وەزارەت و پێشمەرگە چاک بکات. لە ئێستا کە ئێمە باسمان لە کاتێکە کە کاتی شەڕە، لەم کاتی شەڕا پێویستە چۆن بتوانین ئەم شەڕە ئیدارە بکرێ، کەمترین قوربانی بکەوێتەوە، ئامانجی خۆی بپێکێ، لەبەرەوە ناتوانین لەو کاتێک کە هێزی پێشمەرگە لە شەڕایە تەواوی فەرماندە و بەرپرسەکان مەشغوڵی شەڕن، ئێمە بێن قسە لەسەر تەشکیلاتی ئیداری و هەڕەمی بکەین. بەڵێ گومانی تیانە بۆ کاتی ئاسایی ئێمە بە نەزەری من پێویستیمان بەوە هەیە لەسەرەوە بۆ خوارەوە بە منزومەی سەربازی هەرێمی کوردستان ئابڕۆینەوە. بە بۆچوونی من هەردوو حاڵەتەکەمان پێویستە، حاڵەتی پێشمەرگەی خۆبەخش و حاڵەتی ئیلزامی، چونکە لە حاڵەتی پێشمەرگەی خۆبەخشە ئەو بەخشینەوە ئەو توانایی کەسێکی خۆبەخش دەتوانێت کە باوەڕی بە قەزیەکەیە خوێنی خۆی ببەخشێ و خۆی بکاتە قوربانی لەوانەیە کەسێک کە بە زۆر گیرابێ نەتوانێت ئەو ئامادەیی هەبێ. بۆیە تێڕوانینی من هەردوو حاڵەتەکەمان پێویستە، بەڵام لە ئێستا دەبێت بیر لەوە بکەینەوە چۆن بتوانین بەرگری بکەین و چۆن بتوانین ئەو دوژمنەی کە لە بەرامبەری هێزی هەرێمی کوردستانە ڕاوەستاوە دەیەوێت ئەزمونەکەمان لە ناو بەرێوە بیخاتە ژێر پرسیارەوە دەبێت هەمومان لە بیری ئەوە دابین لە ئێستا لە بەرەکانی شەڕا چی بکرێ و چۆن بکرێ و چۆن گیانی پێشمەرگە پارێزراو بێ و پێشمەرگە لە شێکا شەید بکرێ کە دوایەکە ئەنجامی ببێ. پێشمەرگە لەسەر خاکێک لەسەر بابەتێک نەدرێ بە شەید بوون و نەکوژێ خوێنی نەڕژێ، دوایەکە بینەوە سەر خاڵی سفر وەکو ڕابردووە بێتانێ. من ئەوەی ترسم لێ هەیە ئەوەیە کە ئێستا لە بەرەکانی پێشەوەی شەڕ پێشمەرگە کاتێ شەهید دەکرێ و قوربانی دەدا، ئەم قوربانی دانەی سبەینێ لە کوبنەوە سیاسیەکانە پشتگوێ نەخرێ، بە هەدەر نەدرێ، نەیەنەوە سەرخاڵی پێش شەهید بوونی پێشمەرگە و پێش قوربانی دانەکان. دەبێ ئەوەشمان لەبیر نەچێ، دەبێ چونکە ئەوە هەموو گومانە ئاخۆ پێشمەرگە ئێستاکێ تووشی شەڕ دەکرێ ناچێتەوە بابەوەی کە لەوانەیە بۆ ئەوە بێ چەکۆ بکرێتەوە لە هەرێمی کوردستانە. بۆیە ضرورە لە ئێستا بیر لەوە بکەینەوە. بەڵێ ئەمە لایەنە پەیوەندیدارەکان کاریگەری دەبێ. بەڵێ کای فاروق ئەمە باسی لایەنە پەیوەندیدارەکانمان کرد ئیدارەکردنی هێزی پێشمەرگە. ئەی ئەرکی گشتی خەڵک لەسەر یارمەتیدانی هێزی پێشمەرگەی کوردستان لەسەر ئەوەی کە چۆن خزمەتی هێزی پێشمەرگەی کوردستان بکرێ لە جەپەکانە ئەمە تو چۆن لێکە دەیتەوە لە ئێستادا ئایا فعلەن ڕای گشتی خەڵکی کوردستان بە بەرپرسەرەتی ڕاستەقینەی خۆیان هەڵساوند کە هەز بکەن وڵاتیان لە مەترسیدا لە ڕەوشێکی ئەسیاردایە؟ تا ئەندازەیەکی زۆر من ئەو پشتگیریە دەبینم و ئەو پشتیوانێ دەبینم، هاوسۆزیەکی زۆر دەبینم بۆ هێزی پێشمەرگەی کوردستان و تا ڕادەیەکی زۆر پرسە نیشتمانیەکان لە دڵ و دەرونی تەواوی هاوڵاتیانە ئێستا جێگیر بووە. یعنی تەواوی هاوڵاتیان قەرزاری ئەو پێشمەرگانن کە بە نەبوونی و نەداری ئێستا لە بەرەکانی شەڕا شەڕ دەکەن.
لەگەڵەوەی کە هاونیشتمانیان ئێستا تا ئەندازەیەک باری دارایی و ئابوووریان تەواو نییە، بەڵام پێم وایە لە کاتێکا کە داوای هاوکاری دەکرا بۆ کۆکردنەوەی هاوکاری بۆ هێزی پێشمەرگە بۆ بەرەکانی شەڕ تەنانەت بۆ ئاوارەکان هاوڵاتیان بەبێ جیاوازی ئامادەی هاوکاریکردن نەبوون. وە قەنەعاتیشم وایە ئێستا ئەگەر ڕێگە بدرێت کە خەڵقی بە جیاوازی ئینتیما بۆ چوونەوە خۆبەخشانە لە بەرەکانی شەڕ ئامادە بن، من پێم وایە خەڵکێکی زۆر ئامادەیەوە ئامادەی قوربانیدان دەبێ، بەڵام ئەو کاتەش ئەوانە ڕێخستنیان دەوێت. بە شێوەیەکی گشتی جەماوەری هەرێمی کوردستان لەگەڵ هەر تێبینی و گلەی و گازندەیەک کە لە دەسەڵاتی بەڕێوەبردون هەیەتی، بەڵام ئامادەیەکی تەواوی هەیە لە بەرامبەر پرسە نیشتمانیەکانە و هاوسۆزە عەتفی هەیە، خۆشەویستی هەیە بۆ ئەو ڕۆڵانی کە لە بەرەکانی شەڕە لە بەرامبەر هێزەکانی داعش قوربانی دەدەن. وەلە کاک بێستۆن لە ئێستادا زۆر جار باس لەوای کرێت حتا بەرپرسە باڵەکانی دوو حزبی دیاری کراواتە پارتی و یەکەتی لە کوردستانە کە پێشتر و تا ئێستا ئیدارەکردنی هەرێمی کوردستان و ملەفی ئەمنیان داوە. باسەوەی کە هێزی پێشمەرگەی کوردستان بە حزبی کراوە، زۆر جار مزایداتی حزبی لەسەر هێزی پێشمەرگەی کوردستان پێش بەچوونەکانی هێزی پێشمەرگەی کوردستان لەم حیوارەکان نەکرێ. زۆر ڕۆژنامەنووس و چاودێری نزیک ئەم حیزبانە باستەوەی کە شکستنی شنگال و نزانم جەلاولا و بەراوردکردنیان و مزایداتی سیاسی و تومەتبارکردنی لایەنە سیاسیەکان لەسەرمە. لێکدانەوەی بۆ من چییە؟ بەڵێ ڕاستە هێزی پێشمەرگە تا ئێستا بەشێکی زۆری لە ژێردەستی دوو حزبی فەرمانڕەوای ئەم پێشووی ئەم وڵاتەدا بووە کە یەکێتی نیشتیمانی و پارتی کوردستانن و بەشێکی زۆری سەرکردە سەربازیە مەیدانیەکانی ئەو دوو حزبە هێشتا لە نێو منزومەی پێشمەرگەدا ڕۆڵیان هەیە و بەشێک لە جەبهەکان لە هەرێمی کوردستان فەرماندە سەربازیەکانی پارتی و یەکێتی سەرپەرشتی دەکەن. بێگومان گەر شکستی هەبێ دەبێ ئەوان مەسئولیاتەکەی هەڵگرن، خۆ سەرکەوتنێکیش هەبێ بێگومان هەمومان دەستخۆشیان لێ دەکەین و سەرکەوتنەکە دەبێتە مڵکی هەمومان. بەڵام بەڵێ هێزی پێشمەرگە تا ئێستا مۆرکی حزبایەتی پێوە دیارە، تا ئێستا سەرکردە حزبەکان ڕۆڵان تێیاندا هەیە، تا ئێستا حزبەکان بۆ خۆیان ڕۆڵان تێدا هەیەوە بەشێکی دەجوڵێنن جگە لەو عەدەدەکەمەی نەبێت کە دە 12 لیوایەکە لە ژێر فەرمانڕەوایی وەزارەتی پێشمەرگەدایە کە ئەوانیش دیسان تا ئێستا دۆخێکی نەخوازراوی حزبی تێدایە. کاکە ئەگەر دەرفەتم بدەی من لەسەر ڕۆڵی خەڵک چەند قسەیە بکەم ئەو پرسیارەی کە لە کاک فاروقت کرد. بەڵێ کای بێستم لە خەڵک دۆخەی ئەمجاری هەرێمی کوردستان و شەڕی داعشدا خەڵک ڕۆڵێکی زۆر قارەمانانەی بینی، دەیان و سەدان هاوڵاتی لە بەرەکانی شەڕ بەخۆ بەخش بە تفەنگی خۆیان، بە سیاری خۆیان، بە جلوبەرگی خۆیان، بە خۆراکی خۆیان شان بەشانی برا پێشمەرگەکانمان لە شەڕدان لە بەرگریدان. خەڵکی کوردستانمان بینی لە ناوچەکانی شار و شارۆچکانی هەرێمی کوردستان کۆمەکیان کۆ دەکردەوە بۆ بەرەکانی شەڕ بۆ برا خوشک و برا پێشمەرگەکانمان. خەڵکمان بینی لەسەر ئەو وەزعی کە ڕوبەڕووی پێشمەرگە و هەرێمی کوردستان بۆتەوە قوربانی دەدا. خەڵک زۆر لەوە زیاتری کردو کە ئێمە چاوەڕێمان کرد، بەڵام یەک پرسیاری زۆر گرنگ و یەک قسەی زۆر گرنگ هەیە، یعنی تاکەی پێشمەرگە و شەڕکەر و نیشتیمان پارێزەکانی ئێمە پشتیان بە خەڵک قایم بێ. بۆ ئێمە لە سەردەمی شاخ و پارتیزانی داین پێشمەرگە چاوی لە دەستی ئەی بۆ ئێمە قەرار نییە حکوومەتمان هەبێ و پارەمان هەبێ و نەودەنەری ئێوە وەکو پارلەمانی کوردستان تاکەی بەڵێ کاک بێچونێ وەکو پارلەمانی کوردستانە کرد بە کورتی جابین بیتەوە وەکو کە شەرعیەتان لە خەڵک وەرگێتەوە بۆیە لەوێ خزمەتی خەڵک بکەن، یاساکان لە پێناو ڕێکخستنی ژیانی خەڵک دەربکەن. ئەی ڕوولی ئێوە چێ مادام خۆت ئەم هەموو ئاراستە نابینی و هەموو کێشە نابینی، ئەی ڕوولی ئێوە چێ لە چارەسەرکردنی؟ پەرلەمانی کوردستان لەم خولەیدا یەکێک لەو بڕیارە زۆر گرنگانی کە بەلای منەوە لە گرنگترین بڕیارەکانی کاری پەرلەمان بووە بە درێژایی تەمەنی تا ئێستا مەسلەی بڕیاری ژمارە 18 و 19 کە ڕەبتیان بە هێزەکانی پێشمەرگە و هێزەکانی ناوخۆ هەیە. کاکە کار بڕیاری ژمارە 19 کە تایبەتە بە پێشمەرگە هەموو ئەوانەی من و تۆ کاک فاروق باسی دەکەین هەموو لەو بڕیارانە جێگەی کراوەتەوە و چاوەڕێی جێبەجێکردنین. مەسلەی یەکخستنی هێزەکانی پێشمەرگە، مەسلەی نەهێشتنی دەستی حزب، مەسلەی نەهێشتنی هێزەکانی 78، مەسلەی نەهێشتنی حەزبایەتی لە نێواندا، مەسلەی پۆشتەکردنیان، مەسلەی بڕیارە و پەرلەمان کە گەورەترین زۆر بڕیار لە پەرلەماندارە چێ بەڵام ناکرێ. بەڵێ بەشێکی زۆر لە بڕیارەکان و خۆی جێبەجێ ناکرێت، بەڵام گرنگەوەی پەرلەمان دەری کردووە و ئێمە چاودێری جێبەجێکردنی دەکەین. دەبێت جێبەجێ بکەوە وەکو کاک فاروق وتی دۆخەکە دۆخێکی ناهەموارە، تۆ لە شەڕدای ڕەنگە نەتوانی دەست بەجێ لە ماوەی 24 سەعاتدا کۆمەڵێک ئیجراعاتی گرنگ بکەیت. ئەگەر نا بڵێ دەبێت ئەو بڕیاری پەرلەمان کە بڕیارێکی زۆر گرنگە تایبەت بە ژیانی پێشمەرگە لە زیادکردنی موچەشانەوە
دەبێت جێبەجێ بکرێت. بەڵێ کاکی فاروق وەکو کای بیستنوتی ئێمە بڕیارێکی گریمان دەرکردووە سەبارەت بە هێزی پێشمەرگەی کوردستان و ڕێکخستنەوەی هێزی پێشمەرگەی کوردستان کە وەکو خۆشی وتی ئێستاش لەگەل بێ دەستی حەزب هەیە بوو نمونە بەرپرسی میحوارەکان لە هەموو میحوارەکانی هێزی پێشمەرگەی کوردستان زۆربەی هەرە زۆریان لە ئەندامی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی دوو حەزب نواتە پارتی و یەکێتی زۆربەی بەرپرسی میحوارەکانە بە جیاوازی بێگومان لە سنووری ئیدارەی هەولێر و دهۆکی سەرکردەکانی پارتین لە سنووری کەرکووک و ئەمناوەیە سەرکردەکانی یەکێتین باسی ئەوە شەکێکە ئێمە بڕیارێکمان دەرکردو ئەم بڕیارە دەبێت جێبەجێ بکرێت سەرنجی تو چییە بۆ ئەوەی کە تا ئێستاش ڕنگدانەوەی حەزب لەناو هێزی پێشمەرگەی کوردستان هەیە کاریگەریەکانی ئەمانە بۆ ئەوەی کە هێزی پێشمەرگە نەتوانێت هێزێکی توکمە و بەهێز بێ هێزێکی ڕێکخستن بێ بەڵێ ئەوەی کە بەردەوام ماوەی چەند ساڵێکە هێز و لایەنە سیاسیەکان دووبارەیان دووپاتیان کردوتەوە ئەوتانێ نەک تەنها هێزی پێشمەرگە تەواوی جونگەکانی حکوومەت بە تایبەتی ئەو دوو پارت و لایەنە سیاسیە تیا باڵادەست بوون و ئەوان ئیداریان کردووە هێزی پێشمەرگەی کوردستانی بە هەمان شێوە دیارە پارتی و یەکێتی بە شێوەیەکی گشتی باڵادەست بوون تایەوە هێزی پێشمەرگە هێرمی کوردستان ئەو دوو لایەنە بەڕێوەیان بردووە کاریان لەسەر کردووە شتێکی گونجاوە کە هێزی پێشمەرگەی کوردستان سوود لە ئەزمموی فەرماندە دێرینەکانی وەربگرێ ئەوەی لە ماوەی ڕابردوو لە سەرەتای هێرشەکانی داعشەوە کرا ئەوە بوو ئەوانەی کە وەکو فەرماندەیەکی مەیدانی تازە دەست بەکار بوون پلەیان پێدرا بوو نەیان توانی بتوانن هێزی پێشمەرگە بە شێوەیەکی پێویست بجوڵێنن بۆیە بۆ دوجار سەرکردایەتی سیاسی کورد و فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان و سەرۆکایەتی هەرێم ناچار هات گۆڕانکارێکی کرد لە ناو پلە سەربازیەکانەوە ئەوانەی کە فەرماندەی پێشوو بوون و پلەی مەکتەبی سیاسی و سەرکردایەتیان هەیە هەستی کرد کەوانە زیاتر گوێڕاڵیان پێ دەکرێت بۆ دەکرێت لە ناو هێزەکانی پێشمەرگا بۆ هاتن جارێکی کە ئەم ئەزمونیان دووبارە کردەوە بەڵام خۆی لە خۆیان ئەمە هەڵەیەکە بەڵێ فاڕۆق دیارەکاتمان بۆ هێزێکی فەرمیکە ئەگە پرسیارێکی دیکە بکەین کۆلێجی سەربازی قالاچۆڵان وزاخوا بوو چەندین ساڵە بەسەدان خەلێک بەسەدان ئەفسەر لەوێت تەخەڕوجیان کردووە ئەی توانیویانە هێزی پێشمەرگەی کوردستان لە منزومەی هێزی پێشمەرگەی کوردستان ئیسیفادە لە توانێ ئەمانە بکرێ بێگومان ئەوانەی کە لەو دوو کۆلیژا فێرکراون و پەروەردەکراون من پێم وایە خەڵکی قارەمانیان تیا فێرکراوە پەروەردەکراون بەڵام پەروەردەیەکی مەیدانی شەڕی جیاوازە لە پەروەردەیە کە لە ناو کۆلیژەکانەوە لە بە شێوەیەکی نەزەری کە بەدەر لە شەڕ فێرکراون پەروەردەی سەرکاغەز جیاوازە لە پەروەردەیەکی مەیدانی کە بە شێوەیەکی عملی فێر بکرێ و فێر بوو بێ سوودیان بووە ڕۆڵیان بینیوە بەڵام ئەو ڕۆڵەی کە پێویست بوو بیبینن بە شێوەیەکی گشتی لە سەرەتای هێرشەکانی داعشە بەداخەوە لە ناو هێزی پێشمەرگا نەبینرا لەوانەیە شێوازی هەڵە بەکارهێنانیان بوو بێ تەمەنا دەکەم کە ئایندەمان لە ڕابردوومان باشتر بوو بێ سوود وەربگیرێ لەو کەم و کورتیانەی کە لە مەنزومەی هێزی پێشمەرگەی کوردستانە هەبووە بتوانێت کارێک بکرێت کە باشتر ڕێک بخرێتەوە وەکو باسمان کرد لەم کاتی شەڕا ئێمە ناتوانین تەواوی خاڵە لاوازەکانی هێزی پێشمەرگە باسکەین وە کاتیشی نییە باسیکەین کاری باشیان ئەنجام داوە توانیوێتیان بەرگری باش بکرێت بەڵام هەر ڕخنەیە دەگرین بۆ ئەوەتانێک کە کەمترین قوربانی لێ بکەوێتەوە تەمەنا دەکەم ئەم کێشە و گیر و گرفتە کە لە بەرەکانی شەڕا هاتە ناو هێزی پێشمەرگەی کوردستان بێتەوانەیەک بۆمان کە جارێکی کە بیر لە پرسە نیشتمانیەکان بکەینەوە لە بیری چەکدارکردنی هێزە حیزبەکانە نەبین. بەڵێ بەڕێز فاروق عەلی ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی لە سلێمانی و بێستون فایق ئەندامی پەرلەمانی کوردستان لەسەر فراکسیۆنی گۆران لە ستودیۆکانمان لە شاری هەولێر زۆر سوپاس بۆ ئامادەبوونتان بەڵێ تەماشەوانی نیژا هەیە بەهەف گەشتنێکردن و ڕۆماڵێکردن و بابەتێکی گەرمێ ڕۆژاوا کوردان هەر شاد و بەختەوەر بنێوار باش.